قۆناغی دووەمی پرۆسەی سەرژمێری گشتی لە سلێمانی دەستی پێکرد. تیمە ڕاهێنراوەکان گەڕەک و کۆڵانەکان بەسەر دەکەنەوە و لەم قۆناغەدا کاتی نیشتیمانی هاوڵاتیان و ژمارەی ئەندامانی خێزان تۆمار دەکەن. ناوی ئەو کەسانی کە ئەندامانی خێزانەکە چەند کەس وجودی هەیە لە ماڵەکە ئێمە ناویان هەمان تۆمار ئەکەین لە ڕێگەی کارتی نیشتیمانیەکانیانەوە. ئێمە ئەم سێ ڕۆژە ئەم سێ ڕۆژە سەردانیان ئەکەین. ئەگەر هەر لە ماڵ نەبوون 2 ڕۆژی مەنعەتە جەولمان هەیە، ئەو ڕۆژە هەموو کەسێ لە ماڵەوە بێ. ئەگەر لەمای ئەو 2 ڕۆژی مەنعەتە جەولەکەشا کەس لە ماڵ نەبێ، شوێنەکەیان بەداخراوە بۆ حسابەکە ناویان ناوچێتە سیستەمەوە. زیاتر لە 2000 بژمێر سەرپەرشتی کۆکردنەوەی زانیاریە سەرەتاییەکان دەکەن. بە هۆکاری ڕاهێنانی تیمەکانیش ڕۆژێک قۆناغی دووەمی پرۆسەی سەرژمێری لە سلێمانی دواکەوت. ژمارەیەک لە تیمەکانیش تابلێتەکانیان بە هۆکاری تەکنیکی کاری نەدەکرد. بەڕێوەبەری ئاماری سلێمانیش دەڵێ هەر کەسێک زانیاری هەڵە بە تیمەکان بدات بە پێی یاسای ژمارە 32 ساڵی 2023 سزا دەدرێت. تاکو ئێستا ئەوەی کە دەرگا لە دەرگا درێت خەڵکەکان هاوکاری دەکرێن بۆ بەڵگەنامەی پێویست دەخەنە بەردەمی تیمەکانمان و قۆناغا تایبەتە بە پرسیارنامەی بواری ئەوەی کە خێزانێک لە چەپێکاتوە و زانیاری ناویسیانی ڕەگەزیان و پێکاتی کۆمەڵایەتیان و پەیوەندی بە کۆمەڵایەتیان چییە، زانیارەکان سادە و دروستن و ینی داواکارین کە زوو بەدەم تیمەکانەوە بێن بۆی لە تەواوی هەرێمی کوردستانە بتوانین تاکو 19 مانگ پرۆسەی سەرژمێرەکە کۆتایی بێت و لە 2021 ئەو چێکە بکرێتەوە کە لە زۆربەی ڕاگەیاندەکانەوە پێشتریش چەندین جار باسمان کردو. تیمەکان تا 21 مانگا ڕۆژانە لە کاتژمێر 8 بۆ 12 شەو بۆ سەردانی ماڵەکان دەستکراون. هەر ماڵێکیش لە ماڵ نەبن دووبارە و سێبارە سەردانیان دەکەنەوە تا ناونووس بکرێن. قۆناغی کۆتاییش کە سەرژمێری گشتیە 20 مانگا بەڕێوە دەچێت و 70 پرسیار لە خۆ دەگرێت. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.